باز لە ئامادەکاریەکانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانیەکەین بۆ ڕۆژانی جژنی ڕەمەزان با بزانین بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی چ ئامادەکاریەکیان کردو بۆ هاتنی گەشتیار و کۆزانین لەگەڵ نزیکبوونەوە لە بۆنەکان و هاتنی بۆنەکان ژمارەیەکی بەرچاو لە گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستان و سلێمانیەکان بە تایبەتی باز لە ئامادەکاریەکانەکەین با بزانین وا چاوەڕوانەکرێت بۆ جژنی ڕەمەزانی ئەمساڵ ژمارەیەکی باش لە گەشتیار بێنە هەرێمی کوردستان و سلێمانی هەروواکەمێکیش قسە لەسەر ئامارەکانەکەین ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز ئاکۆ ئەحمەد کە بەڕێزیان بەڕێوەبەری پشکنین و هەڵسەنگاندنی جۆرین لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی کاگاکۆ سڵاو لێبێ زۆر بەخێر بێت کاگاکۆ دەستپێکی گفتوگۆکانمان بەهر لە ئامادەکاریەکانی بەڕێستانەوە دەست پێ بکەین بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی چه ئامادەکاریەکتان کردووە بۆ هاتنی گەشتیار لە ڕۆژانی جێژنا بە تایبەتر بەڵێ ئێمە وەک بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلەیمانی لەسەر ڕاستپاردەی بەڕێز بەڕێوەبەری گشتی ئێمە بۆ سەرجەم بۆنەکان پێشوەختە ئێمە ئامادەکاری ئەەکەین بۆ پێشوازی گەشتیاران بۆ ئەو گەشتیارانەی کەچی لە ناوەڕاست و خواروی عێراقەوە سەردانمانەکەن وەچی ئەو گەشتیارانەی لە ڕێی فڕۆکەخاینی و دەوڵەتی سلەیمانی و چ لە دەروازە سنوورەکان و ێنە هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلەیمانی ئێمە پلانی ئێمە بۆ ئەم جژنی ڕەمەزانی پیرۆزە ئەوەیە کە ئێمە بەڕێوەبەرایەتیەکەمان نەستاوە بە دابشکردنی زۆنەکانی سلەیمانی بە 5 تیم بۆ پێشوازی گەشتیاران لە جژنی ڕەمەزانی پیرۆزە ئێمە لەم ڕۆوە تیمەکانمان دەست بەکارە ئەم تیمێکمان کە لە سنتەری زانیاریەکمانەیە لای باخی گشتی لەو سنتەرە بە بەردەوامی لەوێ ئەبن و بۆ بەیانیش بە هەمان شێوە ئەو تیمەمان لەو سنتەرە ئامادەبوونی ئەبێت کە ئەمە کاری ئەو تیمە چیە لەوێ بەڵێ 2 ڕۆژ پێش جەژن ئەم تیمە ئێمە سنتەرێکی زانیاریمانێ ئینفۆرمێشن سنتەر بەرامبەر ئوتێل پاڵاز لای باخی گشتی کۆشکێکە کابینەیەکە کە فەرمانبەرەکانمان لەوێ ئەو گەشتیارانی کە یەن بڵین وەکو ڕێنوێنیەک ڕێبەریەک بۆیان کە پرسیارێکیانە بێ هەر شتێکیانە بێت لەبارەی شوێنە گەشتیاریەکان لەبارەی شوێنە ئاینیەکان لەبارەی شوێنە ئاسەوارەکان کە لەوێ ڕێنوێنی ئەکرێن و چار گەشتیارێک گرفتێکی هەبێت لە شوێنی حەوانەوە یا شارەزای شوێنێ نەبێت لێوە ڕێنوێنی ئەکرێەوە بە پێدانی نەخشەی شاری سلەیمانی و پێدانی پرۆشەری گەشتیاری بۆیان و هێڵێکی گەرنیشمانێ ئەو هێڵە بڵین کە بە بەردەوامی ئێمە جوابی ئەینەوە کە هەر گەشتیارێک لێ و گازندەیەکی هەبێت لە ڕێی ئەو تیمەوە چارەسەری بۆ زۆر باشەکەواتە هەماهەنگیش لێرەیە زۆر گرنگە بۆ نمونە وەکو گەشت و گوزارە بێ هەمانجێ بێ لەسەر نقطە سنووریەکان یاخو نقطانەی کە داخڵ ئەبن گەشتیار ئاسانکاریان بۆ بکرێت زۆر جار لە زۆر شوێن گەشتیار زۆر هیلاکە بێ مانووە بێ بۆی کە کۆمەڵێک پێداویستی لێ داواکەن کە ئەمەش ئەرچی برایانی ئاسایشە بۆی کە بتوان ئەو گەشتیارانە چێن کێنەوە خاچی ئێمە یان و شارەکەی ئێمە ئێوە تا چەند هەمانگیتانەیە کە ئاسانکاری بۆ گەشتیارانە بکەن و زۆر مەحتەلیان نەکە زوو بێنە ناو شارەکەەوە ئێمە زۆر سپاسی برایانی ئاسایشەکەین چ لە بازگەکان چ لە دەواازە سنوورەکان بەڕاستی ئەمەهنگن لەگەڵمانە و هاوکاریشمان ئێمە پێش بۆنەکان ئێمە کە تیممان هەبووە لە بازگەکان دامان ناون چ لە بازگەی تاسڵوجە چ لە بازگەی عربەت کە ئێمە ئەم تیمە ئێمە بە هاوکاری برایانی ئاسایش کە شوێنیان بۆ دابین کردوون بۆ ئەو گەشتیارانەی کە هاتوون لەوێ ڕێنوێنی کراون ئاویان پێدراوە شیرینیان پێدراوە بەڵام ئێستا ڕەمەزانە ئەوەمان نییە شیرین و ئاویان بینێ بە بۆنیمانی ڕەمەزان و ڕۆژوانەوە زۆر هاوکارما بوون و ئاسانکاری باشیش کراوە بۆ ئەو گەشتیارانەی کە هاتوون چکە سەردانی شاری سلەیمانیان کردەوە هیچ گرفتێک نەبووە بە ئاسانی داغڵی شاری سلەیمانی کراون و بۆ نسبەت ئێمە فڕۆکەخاینی و دەوڵەتی سلەیمانیەوە ئێمە لەوێ سنتەرێکمانە بوو ئەو سنتەرش هەم بۆ پێدانی بڕۆشۆر و نەخشە و هەج پرسیارێکی گەشتیارە بێت ئەوە ماوەی چەند ساڵێکە ئەو سنتەرەمان داخراوە بە هیواین ئەو سنتەرە سەر لە نوێ بکەینەوە و دەست بەکار بێتەوە وەکو بە ڕێزیش فەرمووت هەم لە خاڵە سنووریەکانیش پێویستە بنکەیەکی گەشتیاری سنتەرێکی گەشتیاری زانیاری هەبێت بۆ ئەو گەشتیارانەی کە لە سنوورەکانەوە داغڵ لە سنوورەکانمانەوە داغڵی شاری سلەیمانیە بن شارەکانی خۆی زۆری گەشتیارەکانمان لە خواروی عێراقەوە سەردانی لە ئێماکەن زۆر جار ئێستا بڕۆ ئەو نقطانەی کە گەشتیاران پیاتی پەڕەبن لەوانەیە هەتا باوکەکەیان یاخو براکەیان پێداویستیەکانە بە بۆی برادرانی ئاسایش بتوانن پشکنینی بۆ بکەن لە ئۆتۆمبیلەکانیان نامێنەوە کە جانتایەکی زۆر هەندێک کەس لەو خانمانە مناڵی وردیان پێەیە لەوانەیە ئەم گەرمایە کاریگەری هەبێ لە سەریان مانەوەیان زۆر لەوێ خراپی هەبێ لە سەریان ئەمانە تا چەند ئاسانکاریەکرێت ئێستا ئەگەر ببینی حالیان ئێستا لە بازگەکان چ
چ لە بازگەی دەواازەکانی بڵین کە داغڵبوون لە ڕاوەڕاست و خواری عراقی چ لە لێرەشەوە کە لە عربەتەوە کە هەر ئەگرێتەوە کە چ لە ئێرانەوە چ هە لە نەخواو ناوەڕاستە و لە لاوە بێن ئێستا لە ژێر نۆژنکردنەوەیان شوێنی حەوانەوە ئەکەن بۆ ئەو گەشتیارانی کێن ئەوە زۆر گرنگ بەڵێ حالیان خەریکن ئەگەر متابع بکەن حالیان خەریکیەوەن شوێنی دانیشتن بۆیان و شوێنی نوێژ و کردن بۆیان کە یەکێک بێ نوێش بکات و شوێنی بڵین فرۆشتن یەک و پرۆژگایەکی پێداویستی بۆ مارکێت و بەڵێ ئەو گەشتیارانیکەین ئێستا حالیان ئەو بیرۆکەیە هەیە و ئەو خەریکن و پێشوەقتی ژەمبرایانی ئاسایکی سلەیمانی هاوکارمان بوون لە بۆنەکانی ترا خێمەیان هەڵاوە و کورسیان داناوە و هەر نەیانێشتووە هیچ گرفتێگە بێ هیچ گەشتیارێک تووشی ئەوە بێکە ماندوو بێ لە بازگەکان زۆر باشە کاگاکۆ باکەمە قسە لەسەر بابەتێ بکەین کە ڕەنگە زۆری نەمان ئەوە بەدی کردوێ لە ساڵانی ڕابردووە بە تایبەت لە یەکەم ڕۆژی جەژنە بۆ نمونە ڕێستۆرانتەکان کافتریاکان هۆتێل و مۆتێلەکان ڕەنگە زۆر شوێن هەبێ داخرابێ بەڕووی گەشتیارانە بەڕێستان بۆ ئەم ساڵ چ ئامادەکاریەکتان کردو بۆم بابەتە چونکە ڕەنگە زۆر کات گەشتیار بە تایبەتە پێویستی بەوە بێت کە لە شوێنێکی لەو شێوازانەیە بۆ نەپش و بادنانێک بخوات ئێوە بۆم بابەتە ئەم ساڵ کردوتانە بە مەرج لە زۆرێک لە ڕێستۆرانتەکانە لە یەکەم ڕۆژە دەرگایان کراوە بێ بەڕووی گەشتیارە بەڵێ من ئاماژەم پێیا پێشوتم 5 تیمان ئامادە کردووە و دابەشمان کرۆ بەسەر زۆنەکانە ئەوە وەکو پێش دەژن 2 تیممان لە سنتەری زانیاریەکە ئەبێت و تیمێکمان لە یەکەم ڕۆژی جەژن ئابێت لە یەکەم ڕۆژی جەژنە ئەم تیمەی ئێمە چاودێری ئەو شوێنە گەشتیاریانە ئاکا وەکو ڕێستۆرانت و فاست فوت و شوێنەکانی پێشکەشکردنی خواردن باشە ئەم تیمە ئەگەڕێن بەناو شاری سلەیمانیە ئەو شوێنانە چونکە ئێمە پێشوەختە ئاگادارمان کردوون ئەبێ شوێنەکانیان کراوە بێ بە ڕووی گەشتیارە لە بۆنەکانە ئەم تیمە ئێمە چاودێری ئەو شوێنانە ئاکات هیوادارم هەموو شوێنەکان بابند بن کراوە بن بە ڕووی گەشتیارە نەگەر شوێنە گەشتیارەکان تۆ بگرە مارچێت نانە و خانە بۆی کە پێداویستی گەشتیار دابینەکە بەڕاستی و ئیشەڵڵا کراوەژە بن بە ڕووی گەشتیارە بەڵێ ئێمە تیمێکمان ئامادەیە بۆی بزانرێت چ شوێنە نەکراوە نەبێت تا ئێمە پلانی ئەم ساڵتان جیاوازترێ لە چاوەڵانی ڕابردووە باشە ئەو ئامارانەی کە بۆ نمونە هەبوون لە ساڵی ڕابردووە و گەشتیارانی کاتبوون لەگەڵ هەتا ئەمڕۆ کە بۆ نمونە گەشتیار هاتوێت هەرێمی کوردستان و سنووری سلێمانی بە تایبەتر ئامارەکان چۆنن بەڵێ ئێوتان ئەزانن ئێمە ئێستا حالیان لە بژانەوەیان وەکو گەشت و گوزار بۆ هاتنی گەشتیار ئێمە پێشوەخت خۆتان ئەزانن بەهۆی ڤایرۆسی نەگریسی کۆرۆناوە ساڵێکمان لە دەستا بۆ هاتنی گەشتیار و بگرە بەرۆکی سەرجەم گیانی گرت ئێمەش پشکمان بەرگە و بێبەش نەبووین بەڵام لە دوای ئەوە خۆشبەختانە ئێمە بە گەشتیار ئاشنا بووینەتەوە وەکو ساڵی 2021 پار 1.5 ملیۆن گەشت 500 گەشتیار سەردانی شاری سلەیمانی کردووە خۆشبەختانە ئەمە بۆ دوای کۆرۆنا شتێکی باش بۆ کە سەردان کراوین و ئامارەکانیش هەتا ئێستا کە بڵێن سەری ساڵ لە دوای سەری ساڵەوە بووە کە بۆ نەورۆز و تا ئەم کاتە کە ئێستا پێشوازی لە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆز دەکەین نزیکەی 350,000 گەشتیار سەردانی شاری سلەیمانی کردووە لەم ڕۆژەوە ئێمە داتا و ئاماری خۆمان 2 ڕۆژ پێش جەژن وەرەگرین تا دوای پشۆکاری جەژن ئەو کاتە ئاماری فەرمی ئەو کاتەژ ڕائگەێنین لەگەڵ ئەو 350,000 گەشتیاری کە هاتنتە نێو شاری سلەیمانی زۆر باشە لەگەڵەوەی کابینی لە دوێنێەوە تا ئەم شەویش بارانێکی باش باری لە شاری سلێمانی و هەرێمی کوردستانە کامە بۆ سەوزایی زۆر گرنگی و بە هیوایەوەی زیانی نەبێ بۆ کەسانی گۆکو جووتیارن کە دەخلودانیان هەیە ئەمە گەشتیار لەبەری مانجی ڕەمەزانە و زۆر گەشتەکان کەم ببووە دوو بۆ نەما لە بەردەمایە هەم وەرزەکەمان بەهارە هەم ئەچین بەرەو جەژنیش ئەو گەشتیارانەی کە ڕوومان تێەکەن تا چەند ئامادەکاری کراوە لەگەڵەوەی کە ئێستا زۆرینەی لە وێنەکانە بینیمان شوێنە گەشتیارەکانمان بە تایبەتی دووکان بە تایبەتی ئەو شوێنانەی کە گەشتیار ڕووی تێکا لەوێ ئەمێنێتەوە پارە ئايات ئێوە تا چەند چاودێریتانەیە بەسەر ئەو شوێنانەوە کە بتوانن بامەڵەیەکی تەندروست لەگەڵ گەشتیارە بکەن بۆی کە گەشتیار بێزار نەبێ و بە شێوەیەکی باش لێرە بمێنێتەوە وەکە ڕۆشتیشەوە خەڵکانی کە لەگە خۆیان بێنە نەخۆی جارێکی ترنێتەوە بزڵت هەدەفی ئێمە چیە ئەوەیە کە ئێمە گەشتیار ڕازیکەین لە خۆمان کە ڕۆشتنەوە گەڕانەوە شوێنی خۆیان بە لایەنە جوانەکەی باسی شارەکەمان بکەن شوێنەکەمان بکەن بۆی کە ڕوومان تێ بکەنەوە بەڕاستی نەک بڕۆنەوە باسی خراپەی ڕێستوراتمان بکەن باسی خراپەی هۆتێلەکانمان بکەن باسی خراپەی مامەڵەکردن بکەن لەگەڵیانە بەڕاستی ئەوە هەدەفی ئێمەیە کە گەشتیار لە خۆمان ڕازیکەین بۆی ئامارەکانمان هەڵخشێنین سەری خینەوە گەشتیار لە خۆمان ڕازی بکەین وەکو پێشتر ئاماژەم پێیا
ئێمە دوو تیمی کەمانێ ئەم دوو تیمە بجگە لەو تیمەی کە چاودێریکردنەوەی شوێنە گەشتیارەکانەکە ئەم دوو تیمەی کەمان سەردانی شوێنە گەشتیارەکانەکە بەڕاستی بۆ ئەو شوێنانەی کە شوێنی حەوانەوەن بۆ ئەو شوێنانەی کە شوێنی پێشکەشکردنی خواردن و خواردنەوەن چاودێریەکەن بۆ چاودێری نرخ بەڕاستی ئێمە مەرجمان کردووە هەر شوێنێک کە شوێنی حەوانەوە بێت چ لە ئۆتێل بێت چ لە مۆتێل بێت چ لە هەوارگە بێت چ لە کابیناتی سیاحی بێ ئەمانە دەبێت نرخەکانیان هەڵواسی بێ بەر چاوڕوون بێ بۆ گەشتیار یاری بە نرخ نەکرێ بەڵێ لە بۆنەکانات ئەگەر بێت و دەستکاری نرخێ بکرێ بە شێوازێ بێت کە وا نەبێت ببێتە قۆڕخکاری ببێتە ئەوەی کە گەشتیار هەڵتەچێنن بەڕاستی ئێمە چاودێری ئەوە ئەکەین بە جدی ئیشمان لەسەر کردووە هەروەها بۆ چوو بۆ خواردنگەکان پێویستە ئەو شوێنانە مینوی تایبەتیانە بێ بە شوێنەکەیان کە گەشتیارێک جێ نرخەکان بەرچاوڕوون بێ بە سێ زمان نووسرا بێت چ بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی و بەرامبەر خواردنەکەش نرخەکە دیاریکرا بێت ئەمە ئێمە هەمووی تیمەکانی ئێمە ئەرچیان ئەمەیە یەکێک لە ئەرکەکانیان لەسەر نرخە بەڕاستی بزانن کە نرخەکان هەبێت ئێمە نرخدانانین بەڕاستی بێت تۆ نرخەکەت ئەمەنەیە بەڵام نرخەکان بەرچاوڕوون بێت بۆ گەشتیار بۆ ئەوەی کە بزانێت ئەو خواردنی کە ئیخوا نرخی چەنە پێش وەختەکە داوایەکە بە پێیشتوانی خۆی یاکەچێتە شوێنێکی حەوانەوە بزانێت نرخی ژوورەکە چەنە ئەمە زۆر گرنگە بەڵام وەکو دانانی نرخ ئەوە پەیوەندی بە گەشت و گوزارەوەنی ئەوە چاودێری بازرگانی نرخدانێت بەڵام ئێمە وتمان نرخەکان هەڵواسراو بێ بەرچاوڕوون بێ بۆ ئەوی گەشتیار بزانێت ئەو تەڵەبی کە داوایەکات یا ئەو شوێنەی کە لێ ئەمێنێتەوە نرخەکەی چەنە زۆر باشە کاگاکۆ بابەتێکێک کە ڕەنگە هەمومان ئەومان بینی بێت بۆ نمونە لە کاتی بۆنەکانە گەشتیارە بینی لە نزیک شەقامەکانەوە بۆ نمونە ماوەتەوە شەوەکەی ئیتر خۆمان زۆر کاتکەین بۆ دەستگای میدیای کورسات لە لای ئەزمەڕ و گۆیژە و دەباشان و ئەو مەنتیقەیە گەشتیارمان بینیوە کە ماوەتەوە بەڕای بەڕێستانەمە هۆکارەکەی ئێوەیە شوێنی مانەوە شوێنی حەوانەوە بەشی ئەو ژمارە زۆری گەشتیار ناکا لە سلێمانیا بۆیە لەم شوێنانە ئەمنەوە خودت پەیوەندی بچێت خۆشبەختانە ئێستا ئەمە ڕۆژانە شوێنی نوێ ئەکرێتەوە پرۆژەی نوێ ئەکرێتەوە چ لە هۆتێل ئەگەر لەناو چ لە شاری سلەیمانی چ لە هەرێمی کوردستان ڕۆژانە وتێلی نوێ بە بەردەوامی ئەکرێتەوە بەڵام هۆکارەکەی ئەمە چییە تەماشاکەی ئێمە بەڵێ ئێمە شوێنی حەوانەوەی باشمانەیە لە سلەیمانی و ئیشەڵڵا باشتری ژەبێت زیاتری ژەبێت ئێمە لە ناو شاری سلەیمانی نزیکەی بۆ 35 تا 40 هزار شوێنی حەوانەوەمانەیە بۆ گەشتیار چ لە وتێل چ لە مۆتێل چ لە هەوارگا بەڵام کۆمەڵێک گەشتیار هەیە خۆی ئارەزوومەندی وتێل نییە خۆی هەموو پێداویستیەکی خۆی پێەیە ئەگەر تۆ سێر پێ بچی سەردانێکی تۆ فەرموود لە ئەم ڕێگای کورسات ئەسمەر ئەگەر ئاوا بەرەوە حماوە بڕۆی بەرەو شوێنەکانی کە بڕۆی چەندەها خێزانەیە خۆی یاتاقی خۆی هێناوە خێمەی خۆی هێناوە شتی خۆی هێناوە خۆی ئارەزوومەندە حەز لەو کەشە ئەکات کە بمێنێتەوە زۆر باش پەیوەندی بەوە نییە کە بڵێ شوێنی مانەوە حانەوە کەمە بۆیە ئەوان خۆی شوێنی حەوانەوە بەڕاستی تا زۆر بێت کەمە ئەوە ڕێی منە تا ئاسامە کە پێم وتن شوێنی حەوانەوەمان تا 35 هزارێ و ئیشەڵڵا بۆ مێدیەوەم بیگەێنینە شوێنی 100 هزاریش بە بەردەوامی پرۆژەی گەشتیاری وتێلی تازە مۆتێلی تازە بە بەردەوامی سەردانی دایری ئێمەکەن بۆ مۆڵە دەرهێنان بۆ هەروها مستەسمیرەکانمان بەرهێنەکانمان ومێدەوارم هەوڵ بن ئەوەنەی کە خەریکی شوێنی نیشتەجێبوونن بیکەن بە هەوڵ بن وتێلێکی جوان لەم شارەیە بکەن بۆ گەشتیار و بۆ سیما و جوانی شاری سلەیمانی زۆر باشە لەگەڵ ئەوە ئێمە زۆر کات باسی کەرتە گشتیەکانەکەین ینی وەکو حکوومەت و وەکو دام و دەستگاکان ئەی خۆمان وەکو هاوڵاتی شارەکەی خۆمان تا چەند گرنگە هاوکاری گەشتیار بین چکە بەڕاستی ئەگەر ئێمە هەر یەشێکمان گەشتێکمان کردێ بۆ شوێنێکە چینەتە شوێنەکە خەڵکەکانمان بینیوە بە ڕوویەکی گەشەوە پێشوازی لێکردوینیان پرسیارێکمانە بووە بە شێوەیەکی جوان جوابیاینێتەوە ئەمەنەی تر گەشتەکەمان لا خۆشەویستتر بووە ئەرکی ئێمە چیەوەکو هاوڵاتی کە بتوانین ئەگەر گەشتیارە لە ئۆتۆمبیلەکەی وەستاوتی تخوا بێ زەحمەدیتر بە هەر زمانێکی عەرەبی بیانەرچێ بێ فڵان شوێنم پێویستە چەند گرنگ ئێمە هاوکاریان بی خۆی زۆر پێویستە ئێمە هاوکاری گەشتیار بکەین لەبەرەوەی تۆ تەماشاکە ئێمە ئەو گەشتیارانی کە سەردانی هەرێمی کوردستانەکەن کە بە تایبەتی کێنە شاری سلەیمانی ئەم گەشتیارانە چێلی سوودمەندە کەرتی تایبەت لێی سوودمەندە بەڵێ یعنی تۆ بگرێ گەشتیار کە دێتە ئێرە پێویستی بە شوێنی حەوانەوە هەیە پێویستی بە خواردن هەیە پێویستی بە تەکسیات و چۆیە بگرە حتا دوکانارەکان دەستگیێڕێک ئەمە مستەفیدە لە چێ لە گەشتیار بەڕاستی زۆر پێویستە تەعاملی چ خاوەن وتێل چ خاوەن ڕێستۆران چ ئەوەی کە شۆفێری تەکسیەکە تەعاملی جوان بێ یا چ دوکانارێکە لە کاتێکە سەردانیەکە کاڵایەکی لێکرێ شمەکی لێکرێ بەڕاستی زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە ڕوویەکی جوان بین بەو گەشتیارە لە ڕووی معاملەوە یا پرسیاریشی هەیە ئێمە بە جوانی جوابی بینەوە لەبەر ئەوەی
گەشتیار زۆر مهمەکەیێتە ئەو شوێنە گەشتیار بۆچی هاتووە بۆ گەشت کەواتە ئێمە هەر کەسێت تاکە کەسێ بێتە ئەم هەرێمەی ئێمە کە 24 کاتژمێر مایەوە ئێمە بە گەشتیار ئاژماریەکەین تۆ بگرە هەر گەشتیارێکیش کە بێت و $200 خەرج بکات لەو شەو و ڕۆژەی خۆیان ئەمە داهاتێکە بۆ کەرتی تایبەت نەک بۆ حکوومەت ئەوەی کە من بە ئێوەم فەرموو ساڵی پار کە 1.5 ملیۆن گەشتیاراتۆتە شاری سلەیمانی کە ئەمە هەرێکی $200 خەرج کردی لە ناو شاری سلەیمانیە ئەکاتە چەند ئەکاتە $300 ملیۆن ئەم $300 ملیۆن چێ لی مستەفد بووە کەرتی تایبەت وەکو هوتێل وەکو ڕێستوران وەکو کافتێریا وەکو دوکانارێکێک شیرینی پارچەیەک شیرینی کڕی بێ پستەقی کڕی بێ یا تەکسی گرت بێ یا شتێکی لە زیێڕێک هات ئەو داهاتە هاتووە بۆ کوێ بۆ خەڵک اینجا زۆر گرنگە هەوا هەلی کاری ژوروزە بێ لەوێ کە تۆ هات جم و جۆڵەی گەشتیاری دەبوو خاوەن مەطعەمێک کە بێت و 5 کارمەندیە بێ بیکا بەدە خاوەن ئوتێلێک 10 کارمەندیە بۆ مەجبوری بیکا بە 15 ئەمە زۆر چای هاتنی گەشتیار ئەمە چەندها وڵاتەیە مەوردی دەخلی لەسەر گەشتیارە بەڕاستی وڵاتی ئێمەش بێبەش نییە بەدەر نییە وەکو وڵاتانی تر ئێمە ڕۆژوانەکانی گەشتیاریمانی هەر شوار پەسڵەکە خوای گەورەکە پێی یاوین لە بوارە بۆ گەشت مەرجنی ئێمە تەنها لە وەرزیاوی ناگەشتیارمان ببێت ئێمە لە وەرزی زستانیشە هەم گەشتیار ڕوومانتیەکە ئێستا خۆی هاوینەواری دوکان بگرە نەک هاوینە هەوارە مەشتایە زستانەیە هەموو فەسڵەکان جوانە بووی کەواتە سەقسەکەی بەڕێزت پێویست ئێمە ڕێزێکی زۆر لە گەشتیار بگرین ئەو شتیا گەشتیاری کێتە ئێرە ئێمە سیما جوانەکەی خۆمان کوردەواری خۆمان شاری سلەیمانی پیشان بینواچە شارەکانی تری هەرێمی کوردستان بۆی کە گەڕایەوە بە ڕێزێکی باشەوە باسی شوێنەکەمان کا بۆ خەڵکی بژێڕێتەوە بالفعل خۆی واشە کە ئەگەڕێتەوە خەڵک پرسیاری لێکا گەشتەکە چۆن بووە با ڕۆژوانەکەی وەگرێ بۆی جاریچکە سەردانمان بکەنەوە و هانی خەڵکانی تریش باس سەردانی هەرێمی کوردستان باشە ئێوە وەکو بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری سلێمانی بەتایبەت لە خاڵە سنووریەکانە لەو شوێنانی کە بۆن گەشتیار داخلی شاری سلێمانیە بێ هیچ بروشەرێکتان دانا ناوە کە پێشکەشی ئەو گەشتیاری بکەن بۆن لەو بروشەرە مۆزەخانەی سلێمانی ئەو شوێنانەی کە بۆن زۆر دیارە لە ناو شاری سلێمانیە پێشکەشی گەشتیاری بکەن بۆ ئێمە وەکو بەرچاوڕوونیەک بێ بۆ گەشتیارانی کە یەکەم جارەیە ئەم سنوورەوە بەڵێ ئێمە بڕۆشەر و نەخشەی گەشتیاریمان نادووەتە دەروازە سنووریەکان چ لە مەرزی باشماق چ لە مەرزی پەروێزخان کە لە ڕێی گەشت و گوزاری گەرمیانەوە بۆی چوبێت بەڵام خۆی ئەوەیە کە ئێمە سنتەرێکی زانیاریمان نییە لەوێ کە دابنرێت مێدەوارم کە دابنرێت کە فەرمانبەری خۆمانی لێ بێت بەڵێ ئێمە بڕۆشەر و نەخشەمان ناردووە ئەوە بە هاوکاری برادەرانی بڵێن نیشنگە ئەمیشەمان بۆ کراوە و بڕۆشەر و نەخشەی گەشتیاری لەوێ دانراوە و گەشتیار کە داغ بووە وەریگرتووە زۆر باشە دەستی خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ کاکۆ بە هیوایەوەی کە بتوانین ئەم جەژنە بە خۆشی بەڕێ بکەین و بتوانین پێشوازێکی باشیشمانە بێت بۆ ئەو کەسانەی کە یەنە لای ئێمە وەکو سەردانمانە وەکو گەشت و گوزار وە بتوانین شوێنەکانیشمان بە باشی ئامادە بکەیت بۆی کە بتوانین پێشوازێکی باشیان لێ بکەین ئینشەڵڵا ڕواژە بێت ئینشەڵڵا ڕۆژوانەکە ئەبینرێت ڕۆناشینەکە نابینە بێدەوارم ئێمە ساڵانە ئاماری گەشتیاریمان بەرز بێت و داهاتێکی باش بێ بۆ هەموو چین توێژەکانی کاسبکارانی شاری سلەیمانی دەستەکانی خۆش زۆر سپاس بۆ تۆ دەست خۆش بێت